دوای جاشایەتی ئەم جارە کاری وەرگێڕان دەکەن و میکیاج بۆ بڕیاری برسیکردنی خەڵکی کوردستان دەکەن. بەشانوباڵی ئەو دادگایە هەڵدەڵێن کە ئامادە نیە هیچ بڕیارێک لە بەرژەوەندی کورد دەربکات. ئەحمەدی حاجی ڕەشید پەرلەمانتارەکەی پێشووی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی عێراق کە قسەکانی وەک بڵقی سەر ئاون و لە کوردستان کەس بڕوا بە لێدوان و قسەکانی ناکات، ئەم جاریان هاوشێوەی هاوپیشەکانی ئەویان لە بری سوودانی وەرگێڕان بۆ بڕیارەکانی دادگای فیدراڵی دەکات. ئەو دادگایە بۆ درێژەدان بە برسیکردنی خەڵکی کوردستان سەرجەم ئەندامەکانی دەستیان لە کار کێشایەوە و ئامادە نەبوون دەنگ لەسەر ناردنی موچەی زەوتکراوی فەرمانبەرانی هەرێم بدەن. ئەحمەدی حاجی ڕەشید کە دەڵێت بڕیارەکانی دادگای فیدراڵی بات و ملزەمن و شاگەشکەی بڕیارەکانیەتی و دێت ئەو بڕیارانەی دادگای فیدراڵی کە دژی خەڵکی کوردستانن دەری کردوون دەکاتەوە بە کوردی و وەک چۆن ویستیان عێراق وەک بە هەشتێک پیشانی خەڵکی کوردستان بدەن، دەیەوێت دادگای فیدراڵی وەک دادگایەکی خەمخۆر بە خەڵکی کوردستان نیشان بدات و ڕاستیەکان پشت بڕیارەکان و خودی دادگاکە بۆ خەڵکی کوردستان باس ناکات. ئەحمەدی حاجی ڕەشید هێندەی لایەنە شۆفێنیەکانی دژی هەرێمی کوردستانە و بەردەوام پاساوی بێبنەما و ناڕاست دەداتە دەستی ناحەزانی خەڵکی کوردستان و ئەو دادگایە شانازی پێوە دەکات. ڕۆژێک سکاڵایەکی لەسەر حکوومەتی عێراق لێ تۆمار نەکرد کە خەڵکی کوردستان برسی دەکەن و هەوڵی لە ناوبردنی قەوارەی دەستوری هەرێمی کوردستان دەدەن، قوتی خەڵک وەک چەکێکی سیاسی دژی خەڵکی کوردستان بەکاردێنن.